کانگای زێڕی ساریگۆنی گەنجینەیەک لە زێڕ کە دەتوانێت ئابووری ئێران بگۆڕێت. ساریگۆنی ناوی گردێکی زێڕینە کە بە دووری 26 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی شارستانی قڕوەی پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم کانە زێڕە ساڵانە زیاد لە 5 تۆن زێڕی لێبەرهەم دەهێنرێت. بەو شێوەیەش گەورەترین کانگای زێڕە لە ئێراندا. ساریگۆنی بە تورکی واتە خۆری زەرد. ناوەکەی ئاماژەیە بۆ ڕەنگی زەردی زێڕ و ئاماژەشە بەوەی کە گردەکە یەک پارچە زێڕە. کانگاکە لەلایەن دانیشتوانی خۆجێییەوە پێشی دەوترێت گردی زێڕین. خاوەنداری زێڕی کانگاکە لە سەدا هەفتای هی کۆمپانیایەکی کازاخستانی و سەدا سیشی هی کۆمپانیا ئێرانیەکانە. بە گوێرەی زانیاریەکان کۆی زێڕی یەدەجی کانگاکە نزیکەی 41 ملیۆن تەن زێڕە. ئەگەرچی کانگاکە لە ئێستادا هەزاران کەسکاری تێدا دەکەن، بەڵام لەلایەن خەڵکی ناوچەکەوە گلەیی لەوە دەکرێت کە کەمترینیان دانیشتوانی ناوچەکەن. لەم بارەوە محەممەد ڕەسوڵ شێخی زادا نوێنەری قڕوا لە پەرلەمانی ئێران ڕایگەیاند. زێڕی ساریگۆنی کە بڕاندێکی باشە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، جگە لە ڕەنج و نەهامەتی و زیان بۆ خەڵکی ناوچەکە هیچ خێرێکی بۆ دانیشتوانی خۆجێیی نییە. وتیشی تەنانەت یەک نەفەر لەو کەسانی لەم کارگەیە کار دەکەن لە پاسەوانەوە تاوەکو بەرزترین بەرپرس خەڵکی ناوچەکەنین و یەک ریال لە داهاتی کانگاکەش ناچێتە سیستەمی بانکی سنەوە. کۆمپانیای زەرکوهی ئێرانی وەڵامی قسەکانی نوێنەرەکەی قڕوەی دایەوە و ئاماژەی بۆ ئەوە کرد کە هێزی کاری ئێرانی لە کانگاکە 1566 کەسە کە 75 لە سەدیان خەڵکی ناوچەی پارێزگای سنەن. شیاوی ئاماژەیە کانگاکە لە ساڵی 2015 بە هاوبەشی ئێران و کۆمپانیایەکی کازاخستانی بە فەرمی دەستی بە بەرهەمهێنان کردووە. هاوکات ئەم کانە وەک یەکێک لە پرۆژەکانی ئێران توانیوێتی بە سوودوەرگرتن لە تەکنەلۆژیای سەردەم و پرۆسێسکردنی زێڕ پێگەیەکی گرنگ لە بەرهەمهێنانی زێڕ لەو وڵاتەدا بەدەست بهێنێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.